لە دەشتی ئینەینەوە وەرزی ڕنینی زەیتونە. ساڵانە جوتیارەکان لە مانجی 11 تا مانجی 1 دەست دەکەن بە ڕنین و کۆکردنەوەی بەرهەمی دارزەیتونەکانیان. لە سنووری ناحیەی باشیک و گوندەکانی دەوروبەری زیاد لە 700,000 داری زەیتون هەیە. ئەم دارزەیتونانە بۆتە سەرچاوەی سەرەکی داهاتی سەدان 30 خەڵکی ئەو ناوچانە. کاری تازە کردێ، شۆلێ خاوی، شۆلێ پاقش. جوتیارەکانی دەشتی نینەوە ساڵانە سەروی 250,000 تەن زەیتون لە بەرهەمی ئەو دارانە کۆ دەکەنەوە. بەڵام ئەمساڵ نرخی زەیتون بەراورد بە چەند ساڵی ڕابردوو زیاتر لە 150 دابەزیوە. ئەمەش جوتیار و خاوەن باخەکانی دەشتی نینەوەی نیگەران کردووە. بەس وەڵە زەیتونی ئێستا هەرزانە، نۆکە هەرزانە. کیلۆ 200 250 ئێستا سندوق 25 کیلۆ ئەمە دەچینن بۆ 2,500. زێدان یەکێکە لە جوتیارەکانی دەشتی نینەوە 6,000 دار زەیتونی هەیە. ئەو دەڵێت هەریەک لەو دارانە 40 تا 50 کیلۆ زەیتون دەدات، بەڵام کڕیاریان نییە و لە بازار ساغ نابێتەوە و هیچ کارگەیەکی زەیتی زەیتونیش لە ناوچەکەماندا نەماوە. والله احتمال ازديداري أصالة دي يعني دي راكمة يعني منشار كهربائي خر يعني بنفيد راكم بفائدة ومصرف كشغل كدبرا أجا حكومة بينا بوما معملة زيتي بلا بارة بس شيء دعم هبت يعني طن بيجي 1000 وكبره جاران کارگەیەکی زەیتی زەیتونی زۆر پێشکەوتوو لێرە هەبوو. بوو بۆ پاڵپشتیەکی زۆر باش بۆ جۆتیارانی ئەو ناوچەیە. بەڵام لەگەڵ دەست بەسەرداگرتنی دەشتی نینەوە لە تیرۆرستانی داعش تیرۆرستان ئەم کارگەیەشان گواستەوە بۆ سووریا. بەڕێوەبەری بنکەی کشتتوکاڵی باشیک دەڵێت تاوەکو هاوردەکردنی زەیتون لە خاڵە سنووریەکان قەدەغەن نەکرێت نرخی زەیتون هەر لە دابەزین دەبێت. الاستيراد الموجود حاليا أثر هاوردەکردنی زەیتونی دەرەوە کاریگەری گەورەی لەسەر دابەزاندنی نرخی زەیتونی خۆمانی هەیە. داوامان کردووە لە خاڵە سنووریەکان ڕێگری لە هێنانی زەیتونی دەرەوە بکرێت لەبەر ئەوەی تەنها زەیتونی دەشتی نیناوە بەشی هەموو پارێزگایەکانی عێراق دەکات. پێشداگیرکردنی دەشتی نینەوە لەلایەن تیرۆرستانی داعش جوتیارەکانی ئەو ناوچانە ئەگەر زەیتونەکانیان لە بازار ساغ نەبووبایەوە بەو نرخەی ئەوان دەیانویست ڕاستەوخۆ زەیتونەکانیان دەبردە کارگەی زەیتی زەیتونی باشیک ئەو کات زەیتەکەیان دەفرۆشت. بەڵام ئێستا کارگەکە نەماوە و ئەم دەرگایش لەسەر جوتیارانی ئەو ناوچانە داخرا. گەیلان بۆتانی کورسات نیوس شارۆچکەی باشیک.